پێنجەمین خولی فێستیڤالی سینەمایی کۆبانەی نێودەوڵەتی لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوە دەچێت. فێستیڤالی ئەمساڵ بە ناوی تای کەریمیەوەیە و مانگی نۆی ئەمساڵ لە وڵاتە بەڕێوە دەچێت. ماوەی 3 ڕۆژ ئەخایەنێت. بۆ قسەکردن لەسەر فێستیڤالەکە بە سوپاس و خاتوهێڤە ئەحمەد وتەبێژی فێستیڤالمان ڕاستەوخۆ لە ئەڵمانیا لەگەڵدایە. خاتوهێڤە سڵاوی لێبێت. سڵاو بە ئێوە، سڵاو بۆ بینەرانی کۆرساتی خۆشەویست، سڵاو بۆ کاک ئاکاری بەرەز. زۆر سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشیە بە خانبالەوە دەست پێ بکەم. فێستیڤالەکە بە دیاریکراوی کەی دەست پێکات؟ بەڵێم ئێمە لە ماوەی توانی بڵێ 1 ساڵ ئیشەکان یانی ئێمە لە 1 ئیتر دەرگەماندا خستومە لە بەردەم ئەو فیلمانەی کە بۆمان ئانێرن، بەڵام کە بڵێن مەراسیمی کۆتایی لە 6 و 7 و 8 مانگی نۆیە. بەڵێ خاتوهێڤە جیاوازی فێستیڤالی ئەم ساڵ بەراورد بە فێستیڤالەکانی ساڵانی ڕابردوو چییە بە دیاریکراوی؟ بەڵێ وەک خۆت ئانیسە زمان ئێمە پێنجەمین خولەمە ئەم ساڵ یەکەم ساڵ بە شێوەزێکی ئۆنلاین بوو کاتی کۆرۆنا بوو، دوایتر ئیتر لەسەر عەرز دروستمان کرد فێستیڤالمان. ئەم ساڵ جیاوازی ئەم ساڵ 3 ساڵە، جاران 2 ساڵ 3 ڕۆژە، جاران 2 ڕۆژ بوو. اینجا ناوی خولەکەمان جاران ناوی یاڵماز بوونێ بوو، دەرهێنەری بین کوردی تورکیا بوو، بەڵام ئەم ساڵ ناوی خولەکەمان بناوی دەرهێنەر تاها کەریمی، ئەویش لە خەڵکی ڕۆژهەلاتی کوردستانە. ئێمە 2 ڕۆژ 1 ڕۆژ ئەەکەم بە ئەوکو ئەفتیتاح ئەەکەم بە ڕۆژێکی هۆنەری بە گۆرانی و شتانە ئەڕۆت، دوانێ فیلمێکی تایبەت بە فستیڤال هەبێ ئەو فیلما بڕات، ڕۆژانی دیکە ئیتر فیلمی کە بۆمان ئەنێرن ئەو فیلمانە بەخشەکەن. بەڵێ خاتوهێڤە بە شێوەیەکی گشتی چەند فیلم نمایش دەکرێت لە فێستیڤالەکەیە؟ خۆی 8 خڵات وەکو هەموو فەستیڤالێک 8 خڵاتمان هەیە، بەڵام ئەوەی خۆمان 9 خڵاتە، 1 خڵات تایبەت ئەبەخشێنم بۆ باشترین فیلمی کوردی، 8 فیلم بۆ باشترین فیلمی دیکەمان هەیە. با بڵێ باشتێکیش بڵێن تا ئێستا 848 فیلم لە بەردەستمانە لە 92 وڵات گەشتووە بەردەستمان، بەڵام لە ئەخیرەوە 9 خڵات ئەبەخشینن بەسەر ئەو کەسانە، بۆ نمونە باشترین دەرهێنەر، باشترین ئەکتەر، باشترین تەسویر، و دوای ئێمە هەل فیلمێکی کوردی هەل بژێرن. بڕاستی نەکە ئێمە فەرق و جیاوازی ئەەکەن بین فیلمی کوردی و فیلمەکانی دیکە، بەڵام بداخەوە وەک خۆت ئەزانی شانسی فیلمی کوردی هەمبەر فیلمی وڵاتانی دیکە تۆزێکی کەمە، چونکە دەستگەی بڵێن هۆنەری یان دەستگەی سینەمای لای خۆمان نییە، نەکە ئێمە توانەمان کەمە، بەڵام بۆ خۆت ئەزانی دەستگامان نیمانە، لەبەر ئەوە ئێمە باشترین فیلمی کوردی یعنی ئەو فیلمانەی کوردی هەمووی کۆ ئەکەن، دوایی خڵاتی باشترین فیلمی کوردی ئەبەخشن بە 1 فیلم کە لەوانەیە ئەو کەسانەی حاضرن هەڵبەژێرن. بەڵێ هێڤاخانە پرسم لە پەراوێزی فێستیڤالەکەدا وەرکشۆپ و سیمینار بەڕێوەچێت؟ بەڵێ فەستیڤال تەنها 3 ڕۆژ نییە کە خڵات ئەبەخشێ بە ئەو فیلمە ئەو کەسانەی ئەوەن خڵاتن. وەرکشۆپمان هەیە لە ناو فەستیڤال، خۆمە سیمینار گفتوگۆ لەسەر
فستیڤال بڵێن لەسەر هۆنەری کوردی بتەواوەتی ئەکان لەسەر سینەمایی کوردی ئەکان بەڵێ بەڵێ هێڤخان فیلمەکانی فێستیڤال بەرهەمی چه وڵاتێکن چەند فیلم لە کوردستانەوە وەرگیراون و نمایشەکرێن خۆی وەک وتم لە سەرەتا لە هەموو وڵاتێک فیلم ئەگێ ناو دەستمان بەڵام زیاتر ئەتوانم بڵێم کە فیلمی کوردی زیاتر لە ڕۆژهەلاتی کوردستان فیلم ئەگێ لە ناو دەستمان باش شتێکی دیکەژی بڵێن ساڵی پار فیلمێک ناوی تشیبا بوو باشترین خڵاتی فیلمی کوردی کە بەرهەمی سلێمانی بوو بڕاستی ئەوە بوو باشترین خڵات بڵێن باشترین فیلمی کوردی بەڵێ خاتوێڤ بەڕێوەچوونی پارچەی کوردستان لە ڕۆژاوا ڕۆژهەلات باشوور باکوور ئەگێ لە ناو دەستمان بەڵام ڕۆژهەلات سۆزێکی بەقووەترە بەڵێ خاتوێڤ بەڕێوەچوونی فێستیڤال و دیداری هوەری لە ئەوروپا تا چەند گرنگە بۆ ناساندنی شوناس و کللتوری کوردی بە شێوەیەکی گشتی خۆی ئارمانجمان ئەوە بوو کە ئێمە کولتور و کوردی زمانی کوردی کە لە وڵاتانی دەرو لە ڕێگەی فستیڤالمان لە هەموو وڵات بناسێ ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە وەک ینی ئەزانی وڵاتانی ئەوروپا زۆر گرنگی ئەیدەن بە ئەو وڵاتانی کە ینی بەردەوام ئەزانانی شتێکی تازە بناسن ئێستا ئێمە فستیڤالێکی وڵاتی ئەڵمانی هەمومان ئەڕۆم بەڵام یا بڵێم فستیڤالێکی مەسەرەن دەولەتێکی ینی کەسێکی وەکو کورد خۆت ئەزانی جاران کورد ئەوەنە لە ناو دەولەت ئەوەنە دیار نەبوون ئەو بەردەوام لە شتی نوێ شتی تازە ئەگەرن کە بزانن ئێمەژی بەڕاستی 5 ساڵ لەسەر ئەو شتە ئیشەکەن کە ئێمە زمانی خۆمان لە کولتوری خۆمان دۆزی خۆمان لە ڕێگەی ئەو فستیڤالە لە هەموو جیهان بناسن ئەوژی گرنگی زۆر ئەیدەن باوشتە بەڵێ کاتە هێڤخان من لە وەڵامەکانی تۆ پرسیارێکم بۆ دروست بوو تا چەند گرنگە ئاڵوگۆڕی کللتور و هونەر لە ڕێی فیلم و سینەماوە لە نێوان کورد و وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی هەبێت بەڵێ زۆر گرنگ ینی کە ئێمە ئەزانن وەک چۆن لە فەرەنسا لە ئەمریکا لە هۆلاندا زۆر میوانمان هەوەنە گرنگی ئەیدن کە بزانن کورد چییە کولتوری کوردی چۆنە زمانی کوردی چییە لە ڕێگەی وەکەوتی ئالوگۆرێکی زۆر خۆش دروست ئەبا ئەوەژی گرنگیەکی زۆرە بەڵێ هێڤخان دوا پرسیارت ئاراستاکەم چ لایەنێک سەپۆرتان ئەکا بۆ بەڕێوەچوونی ئەم فێستیڤالە بڕاستی جاران سپۆنسەرێکی ئەوەنەمە نەبوو بەڵام ئەم ساڵ خۆشحاڵیوە سپۆنسەرمان هەیە ئەتوانم ناوی ئەوان بڵێم و سپاسی ئەوان لە ڕێگەی کەناڵی ئێوە بکەم ئێم فلێکسمان هەیە MG فلێکس کە پاوەنی ئەو کۆمپانیە محەممەد گەدرۆیە پاکۆ بیوتی سنتەر پاک داخل خەلکی شنگال ئەوژ سپۆنسەری ئێمە ئەکا دەستگای چاپگەری کە ناوی ماسە پاوەنی ئەو بڵێن ئەو دەستگای چاپکاری عەبدولباقی داویە خەلکی ڕۆژئاوایە بڕاستی کە ئەوان ئەبن بۆ بەروپێشەدانی کولتور و هۆنەری کوردی تواسی ئەوە ناکەن بەڵێ خاتوێڤ ئەحمەد و تەبێژی پێنجەمی خولی فێستیڤالی سینەمایی کۆبانەی نێودەوڵەتی سوپاس ڕاستەوخۆ کە لە ئەڵمانیاوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بنوە هەمیشە سپاس بۆ ئێوە